هنا فرمان هذه اون سری طرف خودمون بود آیدی لبخند بزن بسم الله الرحمن الرحیم بنامی خواهی گورم خلق زلینا بنامی قربانی کروحسین قصابی مشغول باغدارین جدگاو زلینه باخکه فرتر گلاسا و وزی و هشتالی و شیلانی و هلوچی جا مسئله باغدارین چنها موردی ماهنی پی ای خلقیه کرده بینیان تا و باز کرو خاصتر هر کس زانایش فرتر بملو باغداری را باز کرو با خلقیه تر تا و اسفاش نکرو بتایبەتی پسە گیلاس درەختێوەن زوو تووشونەوەشی و ئافاتوچی بۆ نگاداریە فرەش گەرەکە پێی باریش و پێی درەختێکە سەمەر بارۆ پێی سەمەر ئاردەیش پسە درەختێوە ئەکەتێ باری بنیێژوەنە معلوم نییە ئایا ئی درەختە نەوەشە یا نەوەژنیا تو چەنی بێت داوی تاقیش کردیوێ ئەپی جۆرە داوی تاقیش کردیوە کەرتە ڕیشە و درەختەکەی نەتەماشاش کردی ئایا بزانی ئا خاکە چنی ئا درەختی سازگارە چا منتەقەویمانە یانە ئەگەر سازگار بوو توش تاوی یاگە سازگار نەبنێژ یاگایە تەخت نەنە یاگەوە لێژ بوو لێژ پێی درەخت و گێڵاسی فرە خاسات یاگەوە تەختایی ڕیشە و درەخت و گێڵاسی زایفا گەنایگەنەوە بە تایبەتی ئاوی شەنە مردەوە فەسڵ وارینێ کە واران فرە بوو گەرما بوونەوە ئاوەکی سەر و زەمینەکەیەوە مردێنێ بوو باعثوانە ئاوەکی گەرمە بڕشەوە درەختی گەنایگەنەوە فرەتەر و گێڵاسی جە منتەقە و مەریوای نێ منتەقە و ئی سۆڵاوانشانە وشک بوو یا زەمینەکە مێرگەش ماچمێمە مێرگەنە ئاوی شەنەنە یا تەختایە ئاوەکیش ڕەوانە نیەنەوە مەلەوە منەوە و بوو باعثوانێ وەرەتا وژۆنە گەرم بۆ ڕیشەکەش گەنونە و بێن نەبلو درەختەکەی یاگە پسەی منتەقە زڵیە بە نەزەرە و من سازگارترین ئاوهواشن یا خاکەکەش سازگارە پێی گێڵاسی چون منتەقەکە لێژە ئاویش فرەچەنە مەمردەوە درەخت و گێڵاسی حتا فەسڵ و ئاودارایە شاید 50 تا 60 لیتراویش گەرەکە بوو ئاودارای فرە بوو باعثوانێ ڕیشەوە درەختیە گەنەوە بۆ باعثی نەوەشی پێش ئانەوەشیچێ چارکریانە سەد دەوایش دەیپەنە سەمش دەیپەنە ئیلاج دەیپەنە ئیمکانش نییە چارژ مەکەرو چونچەوە ئەنجە ڕیشەکەەوە گەنایگەنەوە بێت نەبلووی ڕیشێ وەختە ڕیشەکەی چنە گەنا ئادرەختە خۆ بەخۆ وشک بوو حتا ئیسانە نمونەژە ناچاگەنە درەختەکە خەریکا بێت نەبلو ئەنەی نوانە ڕیشەکەش گەنا ئاریشەگەنا هینوانەی ناتەواجی کرمی واردە هینوانەی نیاتەواچی ئاویش پەنە نەیاوێنێ هینوانەی نیاواچی وەرە تاوی ناوێن هینوانێنێ احتماڵی فرەکەرۆ ئی خاکە چنی ئا درەختێ سازگار نەبوو ئێمە گێڵاسمان سەڵتەنەتیش ماچمی گێڵاسمان هەن گێڵاسی تەکدانەش ماچمی گێڵاسی هەوشەیش ماچمی گێڵاسە تەرمان بەنامی گێڵاسە قەلبی وە ئیسە من ئاردەنم خەریک ناچای پەیوەند کردووە ئینەش نیشانی پەیوەنەکەش ناکە چاگەنە پەیوەنش چەنە کردووەی ئا پەیوەنە چەنەش کردووە وەروانەی سەمەرش فرەتەر بوو دەرامەوەش فرەتەر بوو پێمە 12 مانگێنە خەریکی باغداریم دەرامەوەش نەبووتر بەنای ناختنیا مانیایی ما پێمەنەوەی ئەشو چیوە بوو سەمەرەکەش دەلوادە و تای بازار چنە بە ڕەویشە و خازورەشیش و بە قیمەتێەوە عالتر وەلێ ئەگە ورد بوو نە بازار نەورەشی و سەر و دەستی تەمەنەوە هیچ مەکەرو درەختی وردی مافرێنی یانێ سەمەری وردگێرە ئەلان نمونەمەوانە کە بنە بڕێنیم و گەرەکمانە بێن شابەرونە و دووبارە ئالژاتیا تەغیر دەو اینە درەختەکە و گێڵاسینی تا ئاحەدەکە من چەند نەشازان شاید فرەتەری با من نەزان و کەسایە تەرزانە پێیمە عیلام کەرە گێڵاس و جڵی ئەوەرین کەسێەوە کە ئاردشتێگە باغداری دەست شپەنەکە باخ و گێڵاسی ژنیارێ کەسێەوە بەنامی خەسرەوی کوڕ و خەلیلبەگی دەگاوت زڵێنەی دەست بەکار بێ ئا گێڵاسە ئاوەختە پێسە ئیسەی خەڵک نەزانی گێڵاسی تەکدانن یا هەر چێوەوە هەن هەن واچنش پەنە گێڵاستەوە نەما معلوم نەبی وەلێ چوونایی نیارە و ئێمە جەروە دمایی دەست بەکاری بیمی گردش 20 ساڵی 25 ساڵی
ئامانجلیان چاوەختەوە ئامانجلی من 15 ساڵی گیلاس ماردم وەڵجە من نەخەسرە و خەلیبەکی 10 ساڵی گیلاسینیان زاوڵی ماهەنی پێ زاوڵەکان و خانی ئایچی هەرچەنی من دماو منەوە دەست بەکاری بیێ وەلێ شناختێ چانەما سەر و گێلاسیوە نەبی هەوا چمی گێلاس گێلاسەکە وەختی ئاردنا دیما وردا ئیسە زانمی گێلاسەکە دەردنەواردن و پێی بازاری عالنیە ئیسە خەریکن مێوەڕاژ وارمە گێلاسە عال و تاسیر و ئینەی چژەن سەر و اقتصاد و ئێمەوە شخصەن من یۆشە یا کەسانێتر کە خەریکی باغدارینوی بەڕاستی جواب مامەوە عالا و باسەمەرا و نفحي خاصة أنا في مخواي زياب وفرا خاصة. کاری باگیان خیر بسر و چما اینا اما ای گلاسه تقدانه وشکرمی په کامپوتی ای کردو گلاسه کامه با په کامپوتی گلاسه و سیاوی تقدانن با په کامپوتی وقت نج مرحله اول ندیری دیاو چنی و گلاسه سورة سکامه یاو ده 15 وش فرقه چنی اوی شود ماتر یاو وقت یاو اتتو ملی ماریش چنیش ماری شوریشو آیره شکر و یری آوی ماری ئاوەکەچش گرینی بە خاطرانەش خامی شەکەرەکەش لابشو بە خاطرانە خامی شەکەرەکەش لابشو ماری ئەتر منوزیش دلی ئیشیشا کەرمیش دلی ئیشیشا شەکەراوەکە کەرمی ملشرە بە ئەناز و وێش چا لای پرێس چا کەرمی وزمی شات لی قەزانچەوە منێ مێشا سەر و ئاویری وە گرینمێشا بە خاطرانەیە پرێس بوو من یاری ساڵی چێوەڵتەر وەشم کردن پێی خانەوادەیەوە خانەوادەکەی یاگێشا جابەجا کردینێ دما یاری ساڵا کامپوتەکەشا بەر ئاردەن دقیق چنی ئاڕوە وەشماکەدەن هیچ فەرقێش نەبێن چووکانی کامپوتێمە هیچ نگادارندێ وەشەنە نیە هیچ مەوادێتەرش شەنە نیە فقط شەکەرێوەن شەکەرەکەی چەنی ئایرێ شەکەری یەری ئاویش کردو شەکەراوەکە چ قوڵمڵە و تام و شەکەراوەکەش مەبەن و کەروشنە پاسە پرێسش کەرمێ ئینە ڕەوشت و ئانێن ئینە ئەپێسە هینەکەش کەرمێنێ گێلاسەکەش کەرمێنە گێلاسەکە خراپێ نەبا دنە چنیە تەمیز بوو هیچ خراپیە وەشانە بۆ گێلاسەکە تاکدانەی عال بوو چووکان ئین کامپوتە هورگیری و قڵیج بەرەوە ئەشە گێلاسەکە نەختە حاڵەت و تنیچش بۆ فرعانە نەیاوە شل بۆ دلێ ئاوەگریە کێنە شل بۆرە کامپوتەکە حرام گێڵۆ ئێمە گیلاسما وەختە یاواپەنێ چەندها نەفەرێن مینەمەچی مەسیر و جادە و پاو بە مەریوانینە چون گەردشگەری فرێمامەیە وارد و بازارش مەکەرمێ بەرمش پێی یاگێ پێسە مەیانباری مەریوانی یاسنە یائیلا ئێمە هەجە سەر و جادەکەەوە کە پرێماوەش کردێنێ چاگە من ئێمەشە احتمال کەرۆ هەری نەفەرەوە ئانیاکە گێلاز و رەشمێ هەر نەفرە مایە 100 کیلو 400 کیلو 200 کیلو ئاڕوێ فرۆش بابوو چون خەڵکەکە فرە عبور کەر و پێگەرە گێلاسەکە جڵێ منشورا پێ خەڵکی نەکرمۆڵەشن نەنەوەشیەشن حتا ئی گێلاسە ئێمە مارمێش بێمش بازاری جگەم ئی سەمیهەکە کرمۆڵ نەبوو جە فەسڵ و زمسانی نەمێشونە هیچ دەوایە تەرش مەدەمی پێسە تەقویەتی پێسە ڕەنگ تەغیدا پێسە گەرەکە بوو گێلاسە ماس و یا چێوە گێلاسەوەن بەواتنی وێما چێوە تەبعی و عالا و چێوە فرە زەریفا هەتا منشور بیان جە منتەقەنی گێلاس و جڵی فرە منشور بیان یاگای تەرەوە مەیا پێسە مەریوانی گێلاس چەن وەلێ چون چاگەی گێلاسەکەش پێسە هینوگەی کەفێت چینە خەڵکای بە تایبەتی وێرەگا وەختنە یا پاسە فێنکانە بە ژەنزاڵەوە ما پێلی گێلاسەکە هەم فیلم بەرداریکردەی هەم پێی گێلاس سانای پێی کامپوتی پێ زمسارژا پێ وشکردێشە گیلاسە پی جۆرە خەڵک باسش کەرەوە دەسێوە جە خەڵکی ماچۆ گێلاز ونە و بنیامی هەستکەرەوە دەسێوە تەریج ماچان نا گێلاس خاصەتی فرێژێنی پێسە ویتامەنایە بەێنی پێسە حەچیە ئا ویتامینی کەمود و بەێنی یاونەژا ببەنی وەلی ئەڵبەیسە من دوکتەر نییە ناتاوە ئی باسا کرد من جەرنەزەرە وێنە باس کرد من ڕوویچانە هەم شاید لی باخینە چافەسڵ و مانگێنە شاید واچ و
30 کیلو 40 کیلو احتمال کردم گیلاس زوری تایش هیچی واسم ببین یومانه یعنی پاجور خلق باز کرد یوماتون نه ونی هست کرد یوماتون نه ونه کرد یوماتون نه شاید تبلیغات خلقی بود البته من مزانم چالای براسی آشنایی نیست وانه تاو باز کرد و چون خاصیت چنینی یا خرابی جانی متوان شاباس کرد. گیرجای نمیذاره. از ما چاره برای işte دست ما کنسه gerek من دست کنه دست ما کنه که من اونانو چای چی وقتی هراسی سال کردی شو کارگره باری برنامه‌اش که نشان از دو چیز کرد گلاس اما گلاس ورده کاتش مرمی چنمیشه شونمیشه و مارو قلش آموزر و عبیری و مازو شاره وزوش استری بانی نیما وش کی شاکر و هش اگرو پیسا کشمیشه زمستان استفاده شدن کرمی الان اتری اگر میلی صبح گلاس اتر هن برنامه سلطنتی و تایی به هستگیر بو نام بدست بو دلکیش بربری کریش مرباش تناوش کریو الان گلاس نه شربتش تناوش کریو نه آویچش گریو اتقسی آنه مکرو به تازه پیسا تو باری کریش آمی و گیری را آویش تنه وش کری الان آلو بالو یعنی چوار روشتشانی آلو بالو باری هم مرباش پناوش کریو هم شربتش پناوش کریو هم ایمه وشش کرمی په آلو بالو پلاوی یکمین چاشتکاو مجلسی ایرانی نه چطورش کرونه ویش کلا کروش جنی تاوا دی گلاس چنا جنی تاوا ویشا آکاری اگر پیاچه چنی گلاس کشا کرو الان فروجنا کاتاوا هرمانی کرا تقا دارا گلاسی متاوا هنه چاتاو هر سیچ کرونو آویش دارو اما زا آوکی ما قطره یعنی اتر اما یعنی کسی بلان نبو مزانو داروش او گلاسه که اما قطرین کسی بلال ویش بو کسی تاو متخصص و آکاری بو زانو چنی آشیرات تنظیم کرو زانو چنی فیلتر و وسیله ویشه سر و کارش بونو زانو کارکاش انجام بو الان چه جنی چه ماهن ویش گلاسه کش دارو گلاسه کش مارو فرام گلاسه کش رنو مارو چی باشی چنو تاو باش داره بو کروش کامپوت کرو بشکش کرو گلاسه سلطنتی مجلسی چه تاو مرواش پناوش کرو ولی منی کامپوتی وش شاکرو فرش آور گیرو پای آنیشا اگر نوشیه شاهن شیرینی شاونه قطع دو کد چیو متاوا چیو بازار که شاونه قطع وراش پای آنیشا اگر خوانه رو برو این وشیه هنوجر پنجه اینی نگادارنده شانیه چنه تاوا آن فری استفاده شاتنه کرا تاوا چنه وشیه تری چنی آن وسیله آن دکان هن هنش چنن موادی تریش چننی آدی مایا چی کامپیوتر ایمم تاوا استفاده کرا والله چی و اینه نه اما دعوا کرمی چه مسئوله دعواش چه نکرمی پی یارمتی ما پی کمکی ما هنگام ما چنی هرگیره جا اگه اما ایسه آسر جاده فروشمانه بو بازار چی و وشگنی این گلاس چی و وشگنی از بازار نوشگیری گلاس چی و اونجا ما 24 ساعت نگنای گنوشو برمی مجمش دوان زمان زحمت که کشمی بو وحیش بیمه حکومتی بشکو همکاری ما کرای مسئولی پس یا گنا سردخانه بنیاره کمک ما کرا ایگر ارگانی هنی پیگر ما ای چیوه وینا حیش توجه پی خلکی ما کرا بتایبتی جباغدار کشاورزی کمک ما کرا دواش آسانی کو کمک ما کرا کمک اینه نه ما چمی بیا اچیکه دلی باخه کنه بیل زنگان گیرا و هرمانه آچنی که اینه ما چمی وقت ملمی دعوا چیوه کرمی بس دخواست صادقانه جواب ما باوی جواب كما وش بقى جواب ما نا بنا إيه ما دل سردي بيم نارحتي بيم جمع صدقاني ما ماريا كنينا